پتر لە 20 ملیۆن بێکار و خاوەن پیشەی ناکامەڵ لە ئێران. حوجەتوڵڵا عەبدولمەلیکی وەزیری تەعاون کار و ڕیفاهی ئیجتیماعی ڕۆژی سێشەممە 11 خەزڵوەر لە وتوێژێکی هەواڵنێریدا ڕایگەیاند کە بەپێی ئامارە ڕەسمیەکان نزیکەی 2,400,000 کەس بێکار و 2,200,000 کەسی خاوەن پیشەی ناکامەڵ یان ناپایەدار و نزیک بە 2 ملیۆن کەسی ناهومێد لە دۆزینەوەی کار، 9,700,000 کەس بە پیشەی کەمداهات و 4,500,000 کەسی خاوەن پیشەی ناڕەسمی بێبیمە لە ئێراندا بوونی هەیە کە وەک بەشێک لە دانیشتوانی چالاک بە ئەژمار نایەن. واتە وەزیری کاری حکوومەتی ئیسلامی بەڕەسمی باس لە بوونی 20 ملیۆن بێکار دەکات. ئاشکرایەکە وەک هەمیشە ئەم ئامارانە سەرەڕای دڵتەزێن بوونیان تەنیا بەشێک لە واقعیەتن و ڕێژەی بێکاری واقعی هەرگیز لە ئامارە ڕەسمیەکانی دەوڵەتدا ڕەنگدانەوەی نابێت. ئەوەش لە حاڵێکدایە کە پتر لە 80% کرێکارانێک کە لەسەر کارن خاوەن قەراردادی کاتی و سپی ئیمزان و یان لە ڕێگەی شێرکەتە خزمەتگوزاریەکانی دامەزراندنی هێزی کار و پەیمانکاریەوە دەچنە ناو بازاڕی کارەوە. ئەوەش بەو مانایەیە کە بەشێکی بەرین لە کرێکارانی ئێران لە سەردەمی بێکاریدا هیچیان پێ نادرێت. بەڵام لە سەرکاربوونیش بە مانای دابینبوونی لانی کەمی ژیان نییە. حەقدەستی کەم کە ئەویش لە سەروەختی خۆیدا نادرێت، تەوەڕووم و گرانی بەردەوام ڕوو لە زیادبوون، دابەزینی هەموو ڕۆژەی ئەرزشی ڕیاڵ بۆتە هۆی ئەوەی کە کرێکارانی لەسەرکاریش بکەونە سەر سنووری هێڵی هەژاری تۆخەوە. ئەگەر کەسی بێکار سەرپەرستی بنەماڵەیەکی 3 یانە 4 کەسی و ئەستۆ بێت، ئاشکرایەکە ژیانی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران دەکەوێتە ژێر کاریگەری بێکاری و دواهات و ئازارە کۆمەڵایەتیەکانی سەرچاوە گرتوولەی. بەم جۆرەیەکە چوونە سەرەوەی بەردەوامی گرانی، هەزینەی لەسەرەی مەسکەن، دەوا و دەرمان، مادە خۆراکیەکان و زۆرێک لە کاڵا پێویستەکانی وەک بەرق، گاز، ئاو، تەلەفۆن و ئینتەرنێت لەگەڵ بێکاری درێژماوە و نەبوونی هیچ جۆرە بیمەیەکی بێکاری ژیانی پتر لە 70% خەڵکی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ دژوارتر دەکات. بێکاری بۆ کرێکارانێک کە لە بیمەی بێکاری و بیمەی دەرمانی و کۆمەڵایەتی بێبەرین بە مانای پاڵپێوەنانی بنەماڵەکانیان بەرەوژین لە ژێر هێڵی هەژاری و داسەپانی مەرگی شوێنەییە. کێشەیە کە دەروون پەرێشی، خەمۆکی، نەبوونی متمانە بەخۆیی و هەستی لە خۆنامەبوون لە باقی دواهاتەکانیەتی. ئەم تراژێدیە دڵتەزێنە لێرەدا کۆتایی پێ نایێ. لێک هەڵبوشانی بنەماڵە کرێکاریەکان، چوونە دەرەوەی منداڵان لە چەرخەی خوێندن و چوونە سەرەوەی ژمارەی منداڵانی کار و شەقام و کارتۆنخەوی، پەنابردن بۆ مادەی هۆشبەر و لەشفرۆشی لە ڕووی ناچاری و باقی ئازارە کۆمەڵایەتیەکان درێژەی سروشتی ئەم ڕەوتەیە و ژنان و پیاوان، لاوان و تازە لاوان و منداڵان دەکاتە قوربانی. ڕووکردنی هەزاران ژن و پیاو لە کۆڵبەری لە کوردستان و سوختبەری لە سیستان و بەلوچستان لە جەرگەی هەوڵی مەرگ و ژیاندا بۆ دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی، گۆشەیەکە لەو هەژاری و فەلاکەتە بەرینەیەکە بەسەر هەموو ئێراندا سەپاوە. کار و ئەمنیەتی پیشەیی یان بیمەی بێکاری خواست و مافی بێ ئەملا و ئەولای گشت کرێکارانی لەسەر کار و بێکار و لاوانی خوازیاری کارە. بێگومان ئەم مافە بە خەباتی ڕێکخرا و بەوەڕێخستنی بزوتنەوە لە دژی بێکاری وەدی دێت. بەڵام بەرەو پێشبردنی ئەم خەباتە و بەهێزکردنی تا ئاستی بزوتنەوەیەکی جەماوەری پێویستی بە هاوپشتی چالاکان و گروپە وشیارەکانی ناو بزوتنەوەی کرێکاری ئێران هەیە. لەشکری مەزنی بێکاران و ئاگاداربوون لە مەترسی ئازارە بەژانە کۆمەڵایەتیەکان کە بۆ بێکاران و بنەماڵەکانیان لە بۆ سەدایە، پۆتانسیل و توانای بەرینی ناڕەزایەتی بەتایبەت لە ناو بەشی خوێندەواری بێکاران کە هەموو ئاواتەکانی خۆیان لە دەست چوو دەزانن خوڵقاندووە.
ژیان و سڵامەتی دەرونی و جێستەیی خەڵک بۆ سەرانی گەندەڵ و جەنایەتکاری ئیسلامی کە سەروەت و سامانی خەڵکی ئێران دەکەنە خەرجی سەرکوت لە ناوخۆ و میلیتاریسم و تێروریسم لە دەرەوەی وڵات هیچ بایەخێکی نییە. تا ئەو ڕۆژەی کۆماری ئیسلامی لەسەر کارە، سەهمی خەڵکی بێبەش و زەحمەتکێش هیچ شتێک بێجگە لە هەژاری، سەرکوت و بێکاری نابێت. مانەوەی زیاتری حکوومەتی ئیسلامی بە مانای مانەوەی زیاتری بێکاری، گرانی و هەژاری و فەلاکەتی بەرین لە ئێرانە. تەنیا هێزی وشیار یەکگرتو و ڕێکخراوی کرێکارانە کە دەتوانێت مافی کرێکاران لە گەلووی سەرمایەداران و دەوڵەتەکەیان دەرکێشێت و سەرنجام بە چۆکیان دابێنێت.